بەخێراتنی هەموو لایەکەکەین بەخێر بێن بۆ مەراسیمی ڕێزلێنان لە چەند کەسایەتی و فەرماندە و چەند کەسێکی تێکۆشەر. ئامانج لەوەی کە ئێمە پشتگیری ئەم ڕێکخراوە تەنسیق مەشروع الوطنی للتعايش السلمي في العراق ئەمە خۆی لە خۆیدا خەمخۆری ئەم ڕێکخراوەیە کە لە بەسراوە ئەو هەموو ڕێگا دوورەی بڕیوە دێ لێرە چەند کەسێکی تێکۆشەر فەرماندە ئەندام پەرلەمان چەند کەسێکی ئەمنی چەند کەسێکی ڕێکخراوەیی چەند سەرۆک عەشرەتێک ئەمانە لێرە خەڵاتەکە. ئەمە پەیوەندیەکی باشە بۆ تێگەیشتنی هەردوو لاکە لە بینی شارەکانی عێراق و شارەکانی هەرێمی کوردستان ئەم هەماهەنگیە پێکەوە ژیان و پێکەوە کارکردنە هەبێت باشترا بۆ ئەوەی کە ئێمە لە ڕێگای ئەم کار و چالاکیانەوە بتوانین قەزەی میلەتەکەمان، قەزەی هەڵەبجە، قەزەی ئەنفال زیاتر بنەوەی نوێ بناسین.